بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ببورن هەتایەکم گرتووە لە چەند ڕۆژ ڕابردووە بەڕاستی هیوادارم مولایەکتان ساغ و سەلامەت بن بەس بەڕاستیم پەتایە لێو نابێتەوە ئەنی منەوە 2 هەفتەی بەسەردا تێپەڕێ کەچی بەر وشکە کۆکەم هەیە و لێم نابێتەوە ئێوە ساغ و سەلامەت بن داوا لێبوورتان لێکم لە بەرۆ دانی جاری وایە لە پڕ کۆکەیەکە بۆیە بەڕێزان میدیاکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دوایەوەی کاژمارێک ڕووداوی نەخوازرا و ڕوویدا لە هەرێمی کوردستان هەندێکیان لەسەر ئاستی هەڵوێستی خۆیان بڕیارێندا کە ڕووماڵی ڕووداوەکانی تاوانکاری نەکەن ئەوەی کە لە میدیادا پێی دەوترێ ڕووداوە تاوانکاریەکان ئیتر کوشتنە خۆکوشتنە ڕووداوی بریندارکردنە یعنی ئەو ڕووداوانی کە دەزانین کە دەڵین تاوانکاری بینێران تێدەکەن گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی کە ئایا لە ڕووی میدیاییەوە دەکرێت میدیاکان ڕووماڵی ئەم تاوانانە نەکەن ئایا ڕووماڵی میدیاکان کاریگەری لەسەر زۆربوونی ڕووداوەکان هەیە ئایا کام ڕووداوانە ڕوودەدەن پەیوەندی بە ڕووماڵی میدیاکانەوە هەیە گفتوگوێن پرسو بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەرسەلان ڕەحمان توێژەری میدیایی ڕاستەخۆلاو لێرە و لەگەڵمانە مامۆستا ئەرسەلان سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان بە ڕوانینی تۆ ئایا بڕیاری دروست کامەیە ئەوەی ڕووماڵی ڕووداوەکان نەکرێ یاخۆت بەڕوانینی تۆ پێداچوونەوەیە بە شێوازی ڕووماڵەکەدا سڵاو ڕێزم کاتتان باش شیوای ساقی و سەلامەتی بۆ جەنابیشت دەخوازم ئینشەڵا چاکە بی لەو پەتایە بەگشتی ئێمە ڕووماڵی میدیایی لە هەرێمی کوردستان لە بەردەم ئاڵنگاری گەورەدایە و جۆری چۆنیەتی ڕێخستن یا چۆنیەتی بەڕێوەبردننی ڕووماڵی میدیایی لە هەرێمی کوردستان یا لە میدیای کوردیدا نەک ئێستا لە قۆناغەکانی ڕابردوودا لە کاتی شەڕی داعشدا لە بابەتەکانی پەیوەست بە ژنانەوە لە بابەتی و پرسەکانی پەیوەست بە ململانەی سیاسیەوە لە هەموو ئەمانە ئێمە ڕووماڵێکی پیشەیی ئەو تۆمان نبینیوە کە بنیادنەرانە بێ و توانای دۆزینەوەی چارەسەری هەبێ و توانای ئەوەی هەبێ کە لایەنە ناکۆکەکان بۆ نمونە لە بڕیاری سیاسیدا بە یەک بگەێنێ ئێمە جۆرێک لە میدیا جۆرێک لە ڕووماڵمان هەیە کە بەردەوام کات لەسەر دنەدان وروژاندن و بە ئاقارێک داخزیوە یا بە ئاقارێکدا ڕۆشتووە کە دەکرێت بوترێ لە هەندی حاڵەت لە ڕۆژنامەگەری زەرد نزیکە بێتەوە بەوەی کە لە خۆرئاوا نمونەی هەبوو ئەم جۆرە ڕووماڵکردانە خزمەتی کۆمەڵگە ناکەن و خزمەتی ژینگەی میدیایی ناکەن و خزمەتی دۆزی گشتی یعنی بەرژەوەندی گشتی خەڵک ناکەن و بە جۆرێک لە جۆرەکان بوونەتە مایەی دروستکردنی مەترسی لەسەر ئاسایشی کۆمەڵگەکە لەسەر ئاسایشی خێزان لەسەر ئاسایشی دەرونی تاکەکانی کۆمەڵگا یعنی هەندێک جار ڕووماڵ گواستنەوەی بابەتێکی ڕەنگە بەلای میدیاوە سادە بێ بەڵام مەترسی گەورەی لەسەر ئاسایشی دەرونی تاکەکانی کۆمەڵگە دروست کردووە ئەمە نەک ئێستا دەتوانم بڵێم لە 20-25 ساڵی ڕابردووەگە لە 2000شەوە حسابی بۆ بکەین ئەمە ئەبینین چارەسەر چییە؟ چارەسەر ڕاگررتنی ڕووماڵ نییە بە ئەمە بۆچوونێکی ذاتی بێ شخصی ئەڵێم چونکە ئەو بەڕێزانەی کە بڕیاریان داوە ڕووماڵەکەیان ڕابگرن جۆرێک پاساویان هەیە پاساوەکانیان لۆژیکین تا ڕادەیەکی زۆر بەڵام ڕاگررتنی ڕووماڵ چارەسەر سەرەکیەکە نییە بنەڕەتیەکە نییە چونکە دوجار منی هاوڵاتی منی وەرگر مافی ئەوەم هەیە بزانم چی لە دەوروبەرم دەگوزارێت چی ڕوو دەدا و ئەمە لە ڕێی میدیاوە ئەبێ پێم بگات و من ناکرێ بێبەش بکرێم لە زانیاری لەسەر بنەمای ئەوەی کە خراپ مامەڵە لەگەڵ زانیاریەکەیان دەکرێت ئەسڵ وایە میدیا کەناڵەکان کار بۆ ئەوە بکەن ڕاستەڕێ بن لە ڕووماڵکردن و میدیای خۆیان ڕاست بکەنەوە اینجا ئاراستەی وەرگری بکەن بۆ ئەوەی منی هاوڵاتی نەکەومەژێت کاریگەری خراپی ڕووماڵەکە یەک دوو ئەوەشم بۆ دەستەبەر بێ زانیاریم بۆ دەستەبەر بێ ناکرێ من کەناڵێکی میدیایی کە
مانگانە ملیۆنان دۆلاری بۆ تەرخان دەکرێت خۆی لێ بێبەری بکەوە بڵێ من ڕووماڵی ئەم پرسە گرنگانەی ژیانی کۆمەڵگە ناکەم لەو لاوە زڕە پەیجێکی بێناسنامە پەیجێکی سەر بە ئەجێندای دەرەکی ئەجێندای مەسەلەن نەتەندروست نەدروست بێت ڕووماڵم بۆ بکە ئەگەر میدیا سەرەکیەکە میدیا نیشتیمانیەکە زانیاری ئەو تۆم نەداتێ منی وەرگرت منی بەکارهێنەری تۆڕی کۆمەڵایەتی ناچارم چاو بۆ پەیجانەدا دابدرم کە کەس نازانێ لەکوێوە و بۆچی و بە چ ئاراستێک کار دەکەن ڕەنگە زانیاریەکان زیاتر بشێوێنن ڕەنگە فەیکی زیاتر بڵاو بکەنەوە ڕەنگە بە ئاقارێکی زۆر خراپدا مامەڵە لەگەڵ پرسەکان بکەن ئێمە کەناڵگەلێکی میدیاییمان هەیە بۆچی ئەم کەناڵانە لایەن ڕووماڵێکی پیشەیی و دروست و زانستی و ڕووماڵێ لەسەر بنەمای ئەخلاقی کاری میدیایی بێ پێشکەشمان ناکەن. کاگەرسەلان ئەو ڕووماڵی لە پێشتردا کراوە یعنی ئەوەی کە ڕووداوێک ڕووەدا ئیتر بە لایف کەناڵەکان و پەیجەکان دوای ڕووداوەکە دەکەوتێن لە کوشتنی کەسەکەەوە ینی جاری وا بووە لە شەڕ و دەمەقاڵەکەەوە بە لایف لە پەخشدا بوو هەتا دەچوونە بەردەم تۆبعاتلی لەوێەوە بۆ گۆڕستان دوای بۆ نێو پرسەکە دوای پرسەی ژنان دوای پرسەی پیاوان یعنی ئایا ئەمە ئەرکی میدیایە ئەم زانیاریانە ئاوها بەڕاستە و خۆ هەمووی بگوازێتەوە بۆ هاوڵاتی نەوەڵا ئەوە ئەرکی میدیانیە بەڵکو ئەوە پڕکردنەوەی کاتی شاشەکانە و جۆرێک لە کێبڵکەیە بۆ بەدەستێنانی لایک و بیو لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا و جۆرێک چاواشەکردنی وەرگرە و خافڵاندن و بەلاڕێدابردننی وەرگرە و دەرخەری ئەوەیە کە بەڕاستی ئەم میدیایە ئەم جۆرە دەستگایانە هیچ گوتارێکی میدیایی ئاراستەکراوی نیشتیمانی پیشەیی میدیاییان نییە کە پێشکەشی خەڵکی بکەن بۆ پڕکردنەوەی کاتەکانیان بۆ بەدەستێنانی لایک و بینەر پەنا بۆ ئەو جۆرە کارانە ئەبەن ئەگەنان بە گوێرەی یاسای کاری ڕۆژنامەوانی بە گوێرەی یاسا پەیڕەوکراوەکان بەرکارەکان و بە گوێرەی ئەلفوبێی بنەما ئیتیکی و پیشەیەکانی کاری میدیایی نابێ بابەتێک بگوازرێتەوە ڕووماڵ بکرێت کە زیان بە ڕێڕەوی دادوەری بگەێنێ بە ئاراستە و مەجرای عەدالەت لە کۆمەڵگەکەدا بگەێنێ بەڵام بەداخەوە ئێمە ئەوە نابینین و هەموو ئەوانەی بڵاو دەکرێتەوە دەربارەی کەیسەکانی توندوتیژی دەربارەی کەیسەکانی تاوان کێشە کۆمەڵایەتیەکان ململانێ سیاسیەکان هەر هەموو ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان پێشێرکاری گەورەی دەرحەق بە بنەما ئیتیکیەکان بنەما یاساییەکان شێوازەکانی ڕووماڵکردنی پیشەیی میدیایی هەیە هەر بە نمونە بڵێم لە هەندێک ناوچە کێشە لە نێوان دوو شوانکار مەسەلا شواندا دروست بووە ئەبینی لە میدیا دەڵێ عەشیرەتی فڵان و عەشیرەتی فڵان بۆ نمونە ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە کێشەی ئاشتەوایی ناوخۆیان خستۆتە مەترسیەوە من بینی و ما هەواڵم بینیوە ئەڵێ شوفێرێکی ئێزیدی مناڵێکی شێلا شوفێرێکی ئێزیدی مناڵێکی شێلا تو تەماشای ئەم دەربڕینە بکە ینی ئەمانە شتی ئەگەر لە ڕوخساردا سادە بن بەڵام کاریگەریەکی گەورە و مەترسیداری لەسەر ئاسایشی گشتی کۆمەڵایەتی کۆمەڵگەکە ئاسایشی دەرونی تاکەکان هەیە و کارێکی کردووە کە بەڕاستی خەڵک بە ترسەوە سەیری میدیا بکە بە ترسی ئەوەی کە شتانێک بڵاوە بێتەوە کە سەرودڵی دەگرن کە میزاجی تێک دەدەن کە ئاسایش و ئۆخشنە دەرونیەکەی تێک دەدەن هەموو ئەمانە هۆکارێکی سەرەکی هەیە ئەویش پابەت نەبوونی میدیایە بە بنەما ئیتیکیەکان بە بەیاساوە ئەگەر ئێمە کەناڵگەلانەی کە هەمانە لە سەرەتاوە هەر کارمەندێکی پابند بکە بەوەی کە یەکەم پابندی یاسا بێت دووەم پابندی بەرژەوەندی گشتی کۆمەڵگە بێت سێەم پابندی بنەما ئیتیکی و یاساییەکان بێ چوارەم ئەو پرسەی کە دەستی بۆ دەبا ئەبێ بزانێ لی تێبگا ینی لە بابەتەکە تێبگا ئێستا ئێمە بۆ نمونە کەس چووە بۆ ڕووماڵی ڕووداوەکەی گرێزەی کردووە ئاشنایەوە نییە نازانی یەکە ئیداریەکەی ناوچەکە چی پێ ئەڵێن ئایا قەزایە ئایا گوندە ئایا شارۆچکەیە کەسمان هەیە لە بەردەم پەرلەمانە ڕووماڵ ئەکا بەڵام نازانێ ڕێکارەکانی تەنانەت دەرچوونی
یاسایەک چیە لە پەرلەمانی کوردستاندا کەسمان هەیە ڕووماڵی پرسی بۆ نمونە قەیرانی کێشەکانی دارایی نێوان هەولێر و بەغدا دەکا بەڵام هیچ شتێک لە جەدوای دارایی نازانین لە مەسلەی بودجە نازانێت تەنانەت نازانێت بودجەی تەشغیلی بودجەی سیادی بودجەی حاکمە ئەمانە مانەیان چییە ئەمانە کۆمەڵێ بەداخەوە یعنی کۆمەڵێک کەس پیا بووە کە بژێوی ژیانی کەوتوتە ناو کایی میدیاوە و جۆرێک لە جۆرەکان زمینەی بۆ خۆش کراوە بۆ ئەوەی کار بکات لە میدیادا بێ ئەوەی قوڵ بێتەوە ئەم جۆرە کەسانە لە بری ئەوەی زانیاری بگەێنن ژەهر دەڕێژن لە کۆتاییدا ئەمە چەندە بەرپرسیارەتی دەخاتە سەر میدیاکان ینی پامنێری یاخود ڕۆژنامەنووسی تایبەتمەند دروست بکەن ئەوەی کە تۆ وتت ینی ڕۆژنامەنووسیان نەبێ بۆ یا پامنێریان نەبێ بۆ ڕووداوە تاوانکاریەکان ڕۆژنامەنووسیان نەبێ بۆ کاروباری حکوومەت و پەرلەمان ڕۆژنامەنووسیان نەبێ بۆ کاروباری خزمەتگوزاری ینی پامنێرەکان بەداخەوە ینی جاری وا هەیە ڕۆژانە دەبینین ئیتر بەیانی ڕۆژە بێتەوە وەکو چۆن دوکاندارێک دەرگای دوکانەکەی کاتەوە و چاوەڕێی ڕستی خوایە ئیترەوی چاوەڕێ ئەوەیەتی چی ڕوو بدا ئەگەر ئاهەنگی تەخەڕوج بێ ئەگەر ڕووداوی هاتوچۆ بێ ئەگەر بابەتی خزمەتگوزاری بێ یعنی هەموو ئەم بابەتانە پێکەوە دەکا ئەمە هەر تێکەڵبوون و سەر لێ شێوان دروست نابێت لەو حاڵەتەیە بەڵێ بەتەکیید ئەمە سەر لە شێوانە گەورەکە ئەلێرەوە دروست دەبێت کاتێ پەیامنێرێک ئەمڕۆ ڕووماڵی ڕووداوێکی هاتوچۆی کردووە دوێنێ لە کۆنسرتێک بووە دوو ڕۆژی دیکە چێتە پانێلێک و دیدارێکی زانستی لەو لاوە دەینێرن بۆ ڕووماڵی پرسێکی توندوتیژی کۆمەڵایەتی یا توندوتیژی کۆمەڵگەی یا تاوان بۆ نمونە کەس هەیە بۆ نمونە لە ستۆدیۆ بووە نردویانە بۆ بەرەکانی جەنگ بۆ ڕووماڵ کەس هەیە بۆ نمونە جۆرێک لە هیچ ئەلفۆبیەکی دەربارەی مەسلەی زیندان و مامەڵە لەگەڵ تاوانبار نەزانی و نردویانە بۆ زیندان چاوپێکەوتنی لەگەڵ حکومدراوە کردووە لەگەڵ ڕاگیراوە کردووە و ئەمانە لەبری ئەوەی زانیاریت پێ بگەێنن لە نەتیجە ژەهر دەڕێژن بۆ چووکە لەسەر بنەمای نەزانی شتێک دەڵێن شتێک پێشکەش دەکەن کە بنەمای نییە لە کۆتاییدا ئەبێتە هۆی دروستبوونی ژاوەژاو مەتر دروستکردنی مەترسی پێشێتکردنی بنەمایەتیکیەکان پێشێتکردنی بنەما یاساییەکان و هەموو ئەمانەی بەدوای خۆیان دێنێ من گلەیم لە وێبسایتێک نییە کە بەتوانایەکی مەحدود 4-5 بەڕێز پێکەوە دانیشتون ئیش دەکەن ڕووماڵی پرسەکان دەکەن گلەیی لەو کەناڵانەیە کە سەرچاوی دارایی باشیان هەیە کە پشتیوانیەکی سیاسی باشیان هەیە پشتیوانیەکی ئیداری باشیان هەیە ئەمە هەر یەکەیانتە 15 ساڵە کار دەکا بەڵام بەداخەوە تا ئێستانەیان توانیوە تەنانەت یەک تەنیا پەیامنێری تایبەتمەند پێ بگەێنن ئەمە کێشەکەیە یعنی کە تۆ دەستگایەک بی ناو لە خۆت بنێ دەستگا ماگانە ملیۆنان دۆلار بۆت خەرج بکرێ بەڵام نەتوانی تەنیا یەک دانەکادیری تایبەتمەندی میدیایی دروست بێ ئەمە قەیرانە سەرەکیەکەیە کە میدیا تێککەوتووە چووکە ئەبوایە ئەم کەناڵانە وەکو قوتابخانەیە وەکو فێرگەیەک ئەکادیمیایەک بەردەوام خەڵکیان بەرهەم هێنابایە ئێمە ئەوە نابینین تەنانەت بە نمونە کاتێک کەناڵێکی تازە دامەزیرێت تەمەح دەکاتە ئەوەی کە بەڕێز دە کورسات نیوز بۆ نمونە بێژەر و کارمەندێک و یا پێشکەشکارێکی سەرکەوتوی ڕۆژنامە نووسێکی سەرکەوتوی دێت تەماح دەخاتە بەردەم بۆ ئەوەی هین بگوازیتەوە یعنی بچیتە بۆ لای ئەو کار بکەیت و واز لە کەناڵەکەی خۆت بێنی ئەمە ئەگەر عقلێکی میدیایی تەندروست لە هەرێمدا هەبوایە ئەم کەناڵانە بۆ پارە و قووەتە گەورەی داراییەی لەبەردەستیانە ئەبوایە هەزاران کەسیان پێگەیاندبایە نەک ئەوەی کە بەردەوام لەسەر ئەوی دیکە بژین ینی ئەمە گرفتەکەی هەر ئەم خاڵە دەرخەری ئەوەیە کە ئەم میدیایانە شکستیان هێناوە لە پێگەیاندنی کادیری میدیایی ئەو تۆ کە بتوانێ ڕووماڵێکی شیا و دروست و پیشەیی و ئەخلاقی و ئاکاری لە کۆمەڵگەدا بکات باشە کاگەر سەلان ینی چەند پرسوبابەتێکی بە خێرای قسەی لەسەر بکەین میدیاکان ئێمە ینی زیاتر وا دەردەکەوێت لە کاتی ڕووداوەکاندا ینی شتێکی دەستە جەمعی دروستەکەن هەمویان ڕووماڵەکەن هەمویان پێکەوە فۆکەسێکی زۆرە خەنە سەر ڕووداوەکان بەڵام لە دوای 1-2 ڕۆژ ئیتر لە بیریان دەچێتەوە ینی دەیان کەیس هەبووە میدیاکان ئێمە زۆر بە گڕوتینەوە تا درنگانی شەو ڕووماڵیان کردووە
یان لە بەیانەوە تایوارە ڕووماڵیان کردووە کەچی دووسێ ڕۆژ دوایەوەیتر لە بیر چۆتەوە ئێستا ئەسڵەن نازانین تاوانبارەکە حکومەکەی چییە چۆن سزا درراوە تاوانەکە بەکوێ گەشتووە ئایاوانەی تاوانەکان بەرامبەر کراوە قەرەبوو کراونەتەوە یعنی میدیاکان ئێمە بوون بەشتی خێرا و سەرپێیی و تیشتێپەڕ بە دوای پرسەکاندا ناچن. بەڵێ بەداخەوە ئێمە جۆرێک لە ڕۆشنبیری سکیپمان بۆ پیا بووە ئەوەی کە هەرچی دێتە بەر چاوە سکیپی بکەیت و ئەگە بەدڵت بێ لایکی بکەیت و بەدڵت نەبێ سکیپی بکەیت وەکو ئەوەی لە تیکتۆک و لە ئینستاگرام و لە ڕیلەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەیە ئەم جۆرە سکیپکردنە گواستراوەتەوە بۆ ناو میدیا دەبینین کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمڕۆ بە گەرم و کوڕی بۆ نمونە باسی ڕووداوەکەی گرێزە ئەکا بەڵام بە دوواداچوون نابینیتەوە تەنیا جۆرێک لە زانیاری شێوێنراوی کاتی و ئانی ئەداتە وەرگر وەکو جۆرێک لە چاواشەکاریە ئەمەش وەکو جۆرێک لە سەرگەرمی و کاتکوشتن و پەکردنەوەی کاچووکە لە بنەڕەتدا ئەم کەناڵانە پەیامێکی میدیایی نیشتیمانیان نییە بە لەگەڵ ڕێزمدا ئەگەر ئەم کەناڵە پەیامێکی نیشتیمانی گوتارێکی تایبەت بەخۆی هەبێەوە بیەوێ ئەم گوتارە تەبەنی بکە بۆ نمونە پشگیری لە کرانەوەی کۆمەلگە ئەکا بۆ نمونە دژی توندوتیژی ڕەگەزی و دش بەژنان دەوەستێتەوە ئەبێ ڕۆژانە بە دوواداچوون کاکاری بۆ بکە راپۆرت بەرنامە بکە هەتا دوایی بەڵام ئێمە جۆرێک لە ئەم میدیایە هەمانە ئەوەی پێشکەشی دەکات سکیپیە یعنی بەس ئەوەیە بڕوێنێ کاتەکە پڕکاتەوە بیڕوێنێ و لەو سەرەوە بانگەشەی ئەوە بکە کە ئەوەندە ملیۆن ئەوەندە ملیار بینەری بەدەستێناوە بەم جۆرە ئیشکردنە سەدحیانە ئەمە هیچ قوڵبوونەوەیەکی تیانە ئەسڵ وایە میدیایەکی چارەسەریانە بێ ئەسڵ وایە میدیایەکی ڕووماڵێکی بەرپرسانەمان بۆ بکە پێمان بڵێ ئەم بەڕێزەی کە تاوانی کردووە فڵان کەس کە تاوانی کردووە دوای ئەوەی تاوانەکەی لەسەر ساغ بۆەوە لە دادگادا ئەمە سزاکەیە ئەمە جۆری مادەکەیەتی ئەمە قەرەبووەکەیە ئەمە شێوازی مامەڵەکردنە لەگەڵ دۆسیەکە یعنی ئێمە ئەمانە هەموو هیچ نابینین تەنیاوە دەبینی فلانی کوشت فلان ژن ئەم شەڕی خێراییە ئەم شەڕی خێراییە ینی لە میدیاکانی گیان ئە مۆدلی ماوە کە ڕووداوێک ڕووەدا ئیترە بێ تۆ یەکەم کەسبی و تۆ یەکەم کەس بگەیتە سەر ڕووداوەکە و تۆ خۆ بریندارەکە ڕاستکەیتەوە بیکەیتە لایڤۆ ینی ئەو مۆدلی ماوە نەوەڵامە هیچ مۆدیلێکی نەماوە چووکە ئێمە ئەزانین هەر لە جەنگەی ئەم هەموو میدیایی کە ئێمە لە دەوروبەری ئێمە دانوژینگەی میدیاییان پیس کردووە و شاوەژاویان لەسەر لە کۆمەڵگەیە دروست کردووە لەگەڵ ڕێزم بۆ باشەکانیان یا ئەوانەی کە سنگینەکان بەڵام ئەوەی کە ئەم ژینگە میدیایی شێوان دووە ئەبینین ئێستاش ڕۆژنامەنووسی دەرەکی دێ هەر لەم هەولێرەی کە من قسەی تیا ئەەکەم لەو سلێمانی جەنابەت لێیتی باشترین راپۆرتی بنکۆڵکاری راپۆرتی ورد بە دوواداچوونی میدیایی ساز دەکات و دەیباتەوە و بڵاویش دەبێتەوە ڕەنگەت کاریگەری لەسەر مەجرای بڕیاری سیاسی لە داهاتوو دوور و نزیکدا بدا ئەی بۆ ڕۆژنامەوانە بیانیەکە ئەمە ئەتوانێت بۆ ئێمە ناتوانین ینی ئێمە تو تەماشای کە چەندێ گرفتمان هەیە هەر ئێستا ڕوبەرێکی زۆری ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای دۆک شەڕی تایە گژی تایە ماڵوێرانی تایە ئاوارەی تایە بێبەشکردنی خەڵکی لە سەرچاوی سروشتی خۆی تایە هەموو ئەمانەی تایە پێشرکاری بەرامبەر بە ژینگە بە سەروەری هەرێم وڵات عێراق هەموو ئەمانەی تایە بەڵام ئایا ئێمە میدیای ئێمە تا ئێستا چووە بە دوواداچوونێ بکات بۆ نمونە پێمان بڵێ بەهۆی لەشکت کێشەکانی تورکیا لە حوزەیرانی ڕابردووە تا ئەمڕۆکە بۆ نمونەت ئەمە 9 مانگە چەندێ هاوڵاتی ئاوارە بوونە چەندێ زیان گەشتووە قەباری ئەو زیانانە خەمڵاندنێکی بۆ کردووە بۆی نەکردووە بەڵام ئازایە مەسەلە ڕۆژانە چل هەواڵ لەسەر هاتن و نەهاتن و گەیشتن و نەگەشتنی لیستی موچە و داواکاری هەرێم و لێدوانی فلان بگوازێتەوە هیچیشی بنەمایەکی دروستی نییە تەنیا بۆ کاتکوشتن و میدیایەکی سەدحیمان هەیە بەداخەوە باشە کاگەر سەلان دوا پرسیارم یانیەکێک لەو پرسیبابەتانەی لە دوای هەر ڕووداوێکی تاوانکاری هەندێک لە میدیاکان یاخود پەیجەکان پەنای بۆ دەبەن ئێستا میدیاکانی ژوایان لێ هاتۆ پەنای بۆ دەبەن ینی پرسیار لە هاوڵاتی دەکەن دەڵێ ئەگەرم تاوانبارە بەنە دەستۆ چی لەیەکی یان بەڕای تۆ بێ حکومەکەی چی بێ ئیتر لە خوارەوەی کێگەڵێ بێت لە دلەتی کەنێکیڵێ بێ هەڵی واسن ینی
ئەمە چەندە کاریگەری لەسەر ڕێڕەوی دادگاشەکانی واکە دادوەرەکانی ژەر کوڕی و کۆمەڵگەیان لەژێر کاریگەری ئەم بۆچوونە گشتیە کە دروستە بێ ڕیانی ڕەنگە حکمێکی دادپەروانرانە نەدەن بەسەر تاوانبارەکەیە لە ئایندەیە. بەڵێ ئەمە یەکێ لەو گرفتە گەورانەی کە هەمانە دادگاییکردنی خەڵکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. تەنانەت پۆلیس وێنەی ئافرەتێک کە سواڵی کردووە کە سەرپێچێکی یاسایی کردووە بڵاوە کاتەوە لە ژێر یا هەزاران کۆمنت ئەنووسرەیە بۆ قسەوتن بەم ئافرەتە بەم کەسە بەم فڵان بەم کەسایەتە تا دوایی ئەم جۆرە مەحکەمەکردنە دەرخەری ئەوەیە کە بەڕاستی ئێمە ڕەوتی دادوەری موەسسەسەی دادگەری و دادوەری لە هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانی گەورەدایە لە بەردەم مەترسی گەورەدایە ئەمە ئاوێکە وەکو چۆن دەڵێ لەسەرەوە ڕژاوە ئەگەر ئێمە دامودەزگا ئەمنیەکانمان دامودەزگا سیاسیەکانمان دامودەزگا ئیداری و دەوڵەتیەکانمان ڕێزیان لە دادگا گرتبا لە خوارەوەش ڕێزی لێ دەگیرا بنمونە کاتێک گرنگترین دەستگای ئەمنی لە هەرێمدا دێ کەسێک نمایش دەکات و لایڤی بۆ دەکاتەوە و دادپێدانانی بڵاوە کاتەوە ڕەچاوی دادگا ناکە ڕەچاوی لایەنی مەجرای قانونی ڕووداوەکان ناکا ئەمە بۆ خۆی وا دەکات لە ئاستی خوارەوەش لاسایی بکرێتەوە چۆن و ئەم کەسە ئێستا ئێمە دەیان کەس هەیە لە هەرێمی کوردستان دادپیانانیان لە شاشەکانە بڵاو کراوەتەوە ئێستا گەڕاونەتەوە ناو کۆمەلگا بەڵام چی کۆمەلگا پێشتر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و دادگایی کردوون کۆمەلگە کەسایەتی وێران کردوون کۆمەلگە تێکی شکاندون کۆمەلگە مەبەستم ئەو بەکارهێنەرانی کۆمنت نووسەکان کەسایەتی ئەم کەسانەیان تیرۆر کردووە پێش ئەوەی دادگا بڕیارەکە بدا کاتێ دادگا بڕیارەکەی داوە بۆ نمونە 3 ساڵ بند کراوە یا بەندی تون بووە 5 ساڵ بووە یا زیندان بووە 10 ساڵ بووە دوای 10 ساڵەکە گەڕاوەتەوە ناو کۆمەلگا بە کەسایەتێکی وێران کراوە ڕووخا و تێکشکاوەوە ڕەنگە تا کۆتایی تەمەنی لە گنگڵی ئەوەدا بێت چۆن لە ژێر باری ئەو بارەگرانە ڕزگاری بێ ئەمە کێ وای کردووە ئەمە ئەبێ ئێمە شکۆ بۆ دادگا بگەڕێنینەوە ئەبێ قیمەت و بەها بدەینەوە بە دادگا بە سەروەری یاسا سەروەری یاسا بە دروشم نابێ بەوە دەبێ کاتێ تۆمەتبارێ نەبراوەتە بەردەم دادگا دۆسیەکە یەکلای نەکراوەتەوە بڕیاری لەسەر نەدراوە دادگا بڕیا حاکم بڕیاری نەداوە کە وێنەکەی بڵاو بێتەوە نابێ وێنەکەی بڵاوکەینەوە نابێ دان پێدانانەکەی بڵاو بکەینەوە نابێ سوکایەتی پێ بکەین نابێ بیخبیکەینە یاری لە تۆڕە کۆمەڵایەتەکانە و خەڵک سۆشیال لەشکری سۆشیال میدیای خۆمان هاان بدەین تیرۆری کەسایەتەکەی بکەین ئەمە یعنی ئەم جۆرە دادگاییکردنە کارەساتێکی دادوەریە لە هەرێمی کوردستان داواکاری شم لێرەوە لە ڕێم بەرنامەی بەڕێستانەوە ئەنجومەنی دادوەری لە هەرێمە وەزارەتی داد و مافی مرۆڤ و کۆمیسیۆن و لایەنە پەیوەنددارەکانی پەیوەند بە پرسە دادوەریەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لایەنەکانی پەیوەست بە مافی مرۆڤ شکۆی ئینسان بێنە دەنگ لەسەر ئەم پێشێرکاریانە بۆ ئەوەی شکۆیەک بۆ دادگا بگەڕێتەوە ئەگەر ئێمە لایەنی سیاسیمان ڕێز لە دادگا بگرێ میدیاکەشی کەناڵەکەشی ناچار دەبێ ڕێزی لێ بگرێ بەڵام بەداخەوە ئەوە نایبینین ئەو واقعە نابینین. بەڕێز کاگەر سەلان ڕەحمان توێژەری میدیایی سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان لەو لێرە و لەگەڵمان بووی